سڵاوتان لێبێ بەڕێزان. لە ساڵی 2016ەوە کە قەیرانی دارایی و شەڕی داعش بوو، حکوومەت لەبەر هەندێک بارودۆخی تایبەت مافی پلەبەرزکردنەوەی لە زۆربەی فەرمانبەران وەرگتەوە بە مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی و هەندێک لە وەزارەتەکانی دیکە. بەڵام دوای چەند ساڵێک ئێستا نەشەڕی داعش ماوەنە قەیرانی دارایی و داهاتەکانیش بەرز بۆتەوە، نرخی نەوتیش بەرز بۆتەوە، داهاتی حکوومەت بەڕێژەیەکی بەرچاو زیادی کردو. بەڵام هەتا ئێستا ئامادەنی ئەو مافە بگەڕێتەوە بۆ فەرمانبەران و مامۆستایان. من دەمەوێت لەگەڵ بەشێک لەگەڵ مامۆستایان لەسەر ئەم بابەتە قسە بکەم، بزانم لەسەر مافی پلەبەرزکردنەوە چی هەڵێن و بۆچی حکوومەتە تا ئێستا حازرنی ئەو مافە بگەڕێنێتەوە بۆ فەرمانبەران و مامۆستایان سەر ڕایەوەی کە داهاتەکانی زیادی کردو و قەیرانەکانی نەماوە. لەگەڵ ما بن، من بەشێک لە مامۆستایان وەرەگرم، ئێوەش بینەریان بفەرموو. مامۆستا جەناب، دووکو مامۆستایە وەکو فەرمانبەرێک چی هەڵێ لەسەر مافی پلەبەرزکردنەوەی فەرمانبەر و مامۆستایان بەگشتی؟ بەخێبن سەر چاو پلەبەرزکردنەوە مافی سەرەکی و سەرەتایی هەموو مامۆستایان و فەرمانبەرانە بە گشتی و بە تایبەتیش، بۆیە مافێکە بە تەواوی بەدەستی ئەنقەس لێمان زەوت کراوە. 7 ساڵەوە پێێنێنە 8 ساڵ واتە دوو پلەبەرزکردنەوەمان لێ زەوت کراوە. ئەمەش کاری کردو لەسەر داهاتی هەتاکێکی ئەم کۆمەلگایە. بەڕاستی پێویستە هەڵوێستەی لەسەر بکەین، پێویستە هەموو مامۆستایان هەموو چین و توێژەکان ڕێگە بەم جیاوازی پلەبەرزکردنەوە بە ناوی لە هاتی ئەوانە بگرن. بورە لە 2014 بۆ بۆنی شەڕی داعش لەگەڵ قەیرانی دارایی ئەو مافە لە فەرمانبەران وەرگیرایەوە، بەڵام ئەو دوای نزیکەی 9 ساڵ ئێستا نە شەڕی داعش ماوە نە قەیرانی دارایی ماوە. بۆچی هەتا ئێستا حکوومەت حازرنی ئەو مافە بداتەوە بە فەرمانبەر و مامۆستایان؟ لەبەر ئەوەی هیچ بەرنمەیەک نییە، هیچ پرۆگرامێکیان نییە، هیچ پلانێکیان نییە بۆ میلەتەکە نیانە تەبعاً، بەڵام بۆ خۆیان هەیەە. لەبەر ئەوەی ئەم داهاتە ناگەڕێتەوە ناو داهاتی گشتی، هەمووی بۆ مەسئولین و بۆ بەرپرسە باڵاکانە. هەمووی لەم لا بڵێن لە باخەڵی 20 کەسایە لەولا لە باخەڵی 10 کەسایە، بەم شێوەیە کاری کردوە سەر ئێمەش و ئەوان بۆ خۆیان. ئەوەی کە زانیاری هەیە دەوترێ ئەنجومەنی وەزیران بەتەمایە مافی پلەبەرزکردنەوە بگۆڕێ بە جۆرێک بکات بە پلەبەندی لێهاتووی، یعنی مامۆستایەک لێهاتوو بێ، ئەگەر مامۆستایەک لێهاتوو نەبێ ئەو مافەی لێ وەربگیرێتەوە. ئەمە تا چەند گرفت بۆ قوتابخانەکان، بۆ مامۆستایان، بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان دروستەکە ئەم بڕیارە گەر بچێتە بواری جێبەجێکردن؟ ئەمە ئەتوانم بڵێم غەڵەترین بڕیاری ئەنجومەنی وەزیرانە، غەڵەترین بڕیارە کە وەزارەتی پەروەردە ئەگەر جێبەجێ بکرێت و ئێمە هەوڵێن بە هەموو چین توێژەکان ڕێگری بکەین. تەبعاً ئەمانە لە سەرەتا کارێکەکەن، ئەم قسەی هەڵەیەنە ناو خەڵکەکەەوە بزان تا چی کاتێک ئەتوانین ئیسیجابیان هەیە. بۆی ئێمە بە هەموو شێک ئێوە ڕەتەکەینە، چکاکە ئەگەر ئەو قرارە جێبەجێ بکرێت ئەبێ هەر کەسێک لە ماڵی خۆی ئەگەر پێشتر بەنهێنی سەر بەلایەنێک بێ، ئەم ئێستا بە ئاشکرا سەر بە لایەنێکی دیاریکراوی باڵادەست بێت، یان هەریەکەوە سەر بە شاری یاریەک یان گردێک تەپۆڵکەیەک قەڵایەک سەرێک ئەبێ سەر بەمانە بیت. ئەو ساکە گرفتێکی زۆر گەورە دروستەکات، بێزگە لەوەش گرفتی یاسایی دروستە بێت. مامۆستا، بابەتی پلەبەرزکردنەوەی مامۆستایان فەرمانبەران لە 2016 ڕاگیراوە. ئەو کاتە شەڕی داعش بوو، قەیرانی دارایی بوو، بەڵام ئێستا حکوومەت بۆ ئامادەنی ئەم مافە بگەڕێنێتەوە بۆ فەرمانبەران و مامۆستایان. بەنای خی بەخشندە و میهرەبان هەچەند یادی سلێمانی تێپەڕی، یادی 238 ساڵە پیرۆزبایی لە دانیشتوانی سلێمانی و سەرجەم هاوڵاتیانی کوردستانەکەین بۆ هۆی بنیانانی ئەم شارەوە کە شاری تێکۆشان و خەبات و خۆڕاگری و ئاین پەروەری بووە. لە ڕاستی ئێستا گرفتێکی فەرمانبەران بەعام و مامۆستایان بە تایبەتی هەیە کە مەوزوعی پلەبەرزکردنەوەیە، کە لە ئەسڵا کاتێک فەرمانبەرێک یا مامۆستایە تاعینە بێ، یەکێ لە ئیمتیازەکانی ئەوێ بە 4 ساڵ یا بە 5 ساڵ پلەی بەرزەبێتوانێ و وەکو ئیمتیازێک بۆ ئەو فەرمانبەریا بۆ مامۆستایە دابینەکرێت. لە ساڵی 2016 لە ڕاستیە حکوومەت بەهۆی ئەوەی کە گوایە بواری ئابووری دابەزینی نرخینەوە شەڕی داعش ئەم حاڵەتانەیە بە نایاسایی حکوومەت بە نایاسایی پلەبەرزکردنەوەی ڕاگرت، کە ئەمە لە ڕاستیە پێشەلکردنێکی مافی یاسایی فەرمانبەرانە، کە ئەو مەوزوعی پلەبەرزکردنەوەیانێ وزە و توانایەگەدا بە فەرمانبەر بە مامۆستا کاتێکە ئەبینێت دوای 4 ساڵ خزمەت پلەکەی بەرزەبێتوانێت گۆڕانکاری بەسەر پلەکایە لە ڕووی معنەوی لە ڕووی مادیشوانێ لە ڕاستیە مستەفید ئەبێ.
لە ئێستا حکوومەت دوای ئەوەی کە قەیرانەکان باش بوون شەڕی داعش نەما نرخینەوەت بەرز بۆتەوە لە بری ئەوەی بێ بە دوای ئەوە مافەکان بۆ مامەسان و فەرمانبەران بگێڕێتەوە هاتووە یاسایەکی تازەی بە حساب خۆی دروستی کردووە کە یاساکە یاسای ژمارە شەشی عەفوەن هەشتی 1960 کە ئەمە شێوازێکی ترە لەسەر ئەساسی ئەوەیە کە ئایا میسانە لێ هاتووی و خزمەت و کارکردنی لەناو ئەو ناوەندانەی کە کاری تیاکە لەسەر ئەم ئەساسا لە بەرزکردنەوەی بۆ بکرێ. ئەوە تا چەند گرفت دروستەکە ئەگەر ئەو شتە بچێت بواری جێبەجێکردنەوە بۆ گرفت بۆ قوتابخانە بۆ بەڕێوەبەر بۆ مامۆستا دروستەکە. لە ڕاستیە خۆی ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکی فدراڵیە یاسا و نیزامەکانی بەپێی دەستوری عێراقیە کاتێک کە بڕیاری یاسایە ئەگۆڕدرێ ئەبێ حکومەتی عێراقی لەم ڕوانێ ئاگای لێبێ ئەم یاسایە چەند دژە بە بنەماکانی دەستوری عێراقیە لە عێراق تا ئێستا سیستەمی مەوزوعی موچە و پلە بەرزکردنەوە یەک سیستەمێکی دیاری کراوە ناکرێتەوە لە هەرێمێکی فدراڵی کە لە ئەسڵا سەر بە عێراقی بێ یاسایەکتر دەرکەی جیاواز لەو فەرمانبەرانە ئێمە لە ڕاستیان ناوچە کێشە لەسەرەکان بەشێکی زۆری ئەوانە هەمان ئەو فەرمانبەر و مامۆستا و کەسانن کە لەوێ کوردن و خەڵکی ئێرەن و سەر بە هەرێمی کوردستان بەڵام بەهۆی هۆکارێکی سیاسیەوە تا ئێستا نەهاتنەوە سەر هەرێمی کوردستان لەوێ یاسایەکە بێ و لە پاڵیش یاسایەکتر بێ بەتایبەتی ینی ئێمە گەر سەیری کەرکووک بکەین یعنی هەنێکیان لە فەرمانبەرەکان سەر بە هەرێمی کوردستان تاعیناتیان هەیەیان سەر بە ئەوێن لە ئێش سیستەمەکە جیابێ لێرە جیابێ لە ڕاستیاوە یەکێک لە گرفتە گەورەکان ئەوەیە کە ناکرێ لە عێراقێکی فدراڵیە دوو سیستەم هەبێ بۆ مەوزوعی موچە ئەمە یەکێکە لە گرفتەکان گرفتێکتریان ئەوەیە لە ڕاستیە بەپێی ئەم یاسا تازەیە کە باسی پلە بەرزکردنەوە ئاکا ینی شێوازی پلە بەرزکردنەوەکەی گرفتی تیا دروستە بێ یەکێک لە گرفتەکانی ئەوەیە ئەم کەسەی کە بڕیار لەسەر ئەوەدایە ئەو لیژنەی کە لە وەزارەتەوە سەر وەزارەتە معنیەکان کاتێک هێن سەر ئەم مەوزوعاکەن چەندێ بە پرانسیپی عدالت بە پرانسیپی یاسایی ئەم قەزیانەکەن لە ڕاستیە تا ئێستا ئەوەی کە ئێمە گلەیمان هەیە لە هەرێمی کوردستان یاساکانەوە خۆی جێبەجێ ناکرێت یا زەوت جاریوە هەیە مەوزوعی پلەی حیزبی و خزمەتی و کەسی و شتی میزاجی دەورەبینێ بەدڵنیا و لێرەوانێ نەعەدالەتی دروست دەبێت لە گەورەکانی کۆمەلگاش لە ڕاستیە کاتی سەرهەڵدان و خۆپیشاندان و کێشە مەشاکل لەناو کۆمەلگاکان دروستە مەوزوعی نەعەدالەتیە لە ڕاستیە ئازادی و نەعەدالەتیە لێرە دیسانەوە نەعەدالەتی دروستە بێ و کاتێک گرفت و کێشە بۆ ناو ناوەندەکانی خوێندن و ئەو دام و دەستگانەی کە لە ڕاستیە فەرمانبەرەکانی تایە گرفتیان بۆ دروستە بێ و کاتە ناتوانن وەکو پێویست ئەدای کاری خۆیان بکەن بەردەوام لایەکی مێشکیان مەشغوڵە بێ بەوە ئەم حەقە بۆ من گەڕاوەتەوە یان نەگەڕاوەتەوە دوجار دیارە گرفت دروستە بێ و ئەو مافەی کە مەوزوعی پلە بەرزکردن تحقیق نابێ و فەرمان مع الأسف يعني أم حكومتي أبي إلا وكو تشاكوش بكيشي بسريا أنجا كيتو قصو أنجا جويد إقليتو أنجا بقصدك كاتي خوشي وتراوة الدهول تاني كتي حكومتي جوايا أبي بيكتي تا جويد لي جويد لي بيت بحقد دول 2016 ما فيكي طبيعي خومان ياساية كأبي بلا برسكنوا هبي بلام أمان ران قلتوا مامۆستا فەرمانبەریش باقشتي بو همو خلقي هرمي كردستان ئەوە مافێکی سەرەکی خۆمان بۆ کە ڕاگیرا و غەدرمان لێکرا وەکو چۆن لە چەندی شوێنی تریشا لە چەندی لایەن تریشا هەر غەدرمان لێکراوە بەڵام ئەم مافە دوای ئەوەی کە شەڕی داعش نەما دوای ئەوە کە مەسەڵەن قەیرانی کۆڕۆنا نەما بڵێن وەکو ئەوەی کە حکوومەت داهاتی کەم بووە پاشان دنیخی نەوت کەم بوو ئێستا سێرەکە ئەو بەهانە هیچی نەماوە ئەو شانە نەماوە کە بڵێ با کێشەکە وایە و کەس قسە نەکات و جوێ نەدەدێ پاشان غەدرێکی تریش بۆ چەند سلکێکی وەزارەتەکان کراوە بۆ سەرۆکاتیەکە کراوە بۆچی بۆ مەدەنی بە عام نەکراوە بۆ سلکی ئەسکەری کراوە کە ئەمەش یعنی جێگومانە کە ئەوە ژۆک بڵین غەدرێکی ترە لە ئێمە کراوە دواتریش سیرەکەین ئێستا بەو زەختەی کە خەڵک کردوێتی کە فەرمانبەر و مامۆسایان کردویانە تازە بە تازە بڕیارێکیان گەرم کردوێتەوە هێنان تۆ پێشەوە کە باز لەوە ئەکەن ئێمە بە مەرجەوە پلە بەرزکردنەوە لێ هاتووی مامۆستا و فەرمانبەر پلە بەرزکردنەوەی پێ بەڵێ بەڵام ئێمە بۆ معلوماتی بەڕستان ئەوان دەڵێن لیژنە دانی لە بەهار وەزارەتێک لیژنەی بۆ خۆی دابێت تا چەند گرفت دروستەکە بۆ ئەو دایرەکان بۆ بەڕێوەبەری قوتابخانەکە بۆ مامۆستایان ئەگەر بچینە وردەکاریەکەی ئەمیشە ئەبێتە ئێمە دیومانە هەر کێشەیەک هەر ڕووداوێک هەر کارێک حکوومەت بە لیژنەی سپارد بێ تەواو فاتحای بۆ بخوێنە دیومانە سابقەمان هەیە لەوانەیە شتمان زۆر دیوە پاشان کە کرا بە لیژنە ئەبێتە خزمێنە ئەبێتە حیزبێنە ئەمە چیە مافی گشتی خەڵک سەر لە نوێ ئەخورێتەوە پاشان من مامۆسایەکی هەوڕەشم لەگەڵما داوامەکە هەردووکمان دووکو یەک داوامەکەین لیژنەکە دێ منە ناسێ پلەی من بەرزەکاتەوە ئیش بۆ منەکات و مەسەڵەن سوپاس مەیاتێ پلەم بەرز بۆ ماوەسەکەی هاوڕێشم نایکە لەم حاڵەتە چییە کێشە دروزە بە لە بینی منەوە
لەوانەیە چەندین کاشتیوە مەسەڵەن دیقەت بدە ماوەسای بەرامبەرم ئەڵێ باشە من فەرقم چ بوو لەگەڵ ئەو هەروەکو ئەو بووم هیچ کێشەم نییە نیسبەی نەژاحم وەکو ئەوە دیقە دەی سار ئەبێتەوە کێشە دروستە بێت لەو کێشەی کۆمەڵایەتیش دروستە بێت لە بینی مراوانی بڵین لە بینی مەسەڵەن کارمەندان و فەرمانبەران و لێپرساوی دایرەکەشدا کێشە دروستە بێت لە لیژنەکەشە لێ کێشە دروستە بێت یعنی وەحاصل بەڕێزان ئەمە کێشەکە حکومەت لە خۆی دووری خستوتەوە کردوێتی بە شەیری بینی من و تۆ بینی من و مەسەڵەن بەڕێوەبەرەکەم یاریدەری بەڕێوەبەرەکەم ئەو لیژنەی کە هەڵ ئەسێت بەو کارە کە ئەمەش سەر لە بڵین هەموو مەبەستی حکومت ئەوەیە کە ئەم شتە سەر نەگرێت و نەکرێت ئێمە وەکو مامۆسایان و فەرمانبەران دژی ئەو بڕیارین کە حکوومەت یاریمی کوردستان لە ماوەی ڕابردووە بڕیارێکی دەرکردووە گوایە لە بەرزکردنەوەی مامۆسایان و فەرمانبەران مەرجداری کردووە ئەم بڕیارە خۆی لە خۆیان کاریگەریی خراپی هەیە هەم لە ڕووی دەرونیەوانەیە هەم لە ڕووی مادیەوانێ بەنسبەت مامۆساوانێ بۆ نمونە ئەمە لێکەوتێکی خراپیە بێت دوو مامۆسا لە بێکەوانێ دامەزراون سێرەکەی ئەمان پلێکی بەرزکردنەوەی بۆ ئەکرێ ئەمیکان بۆی ناکرێ لە ڕووی دەرونیەوانەیە کێشە دروست دەکات لە 2016 کە ئەم مافە لە مامۆستا و فەرمانبەر وەرگیرا قەیرانی دارایی بوو شەڕی داعش بوو کێشە و گرفتە بوو ئێستا هیچێک لەوانە نەماوە دوای چەندین ساڵ حکومت بۆ حاضر نییە مافە بگەڕێنێتەوە بۆ فەرمانبەران و مامۆستایان وەرگشت بەڵێ خۆی پێشتر خۆی ئەم بڕیارە لە ساڵی 1960وانێ هەبووە ئێمینکاری لەوە ناکەین بەڵام لە ساڵی 2010وانێ بە پێی بڕیاری ژمارە 22 ئەو مافە دراوە بە مامۆسایان کە 4 ساڵ جارێ یا 5 ساڵ جارێک ئەم پلە بەرزکردنەوەی بۆ بکرێت بەڵام پێشتر وە کۆتەڵی لە بەبوونی شەڕی داعشەوانێ بە بۆنەی کەمی بوجەوانە کە حکومەتی ناوەندی هێنار بۆ هەرێمی کوردستان ئەم لە بەرزکردنەوەیان ڕاگرتووە بەڵام کاتە قبوڵی کرد فەرمانبەر بەسنگی فراونەوە کاتە قبوڵی ئەمان بەهۆی ئەو هۆکارانەوانێ مامۆسایان قبوڵیان کردووە بەڵام ئێستا حالیان هیچ کێشەیەک لەو کێشانە نەماوە شەڕ نەماوە و داهات زۆر بووە ئێستا ئەوەنی ئێمە ئاگادارین هەرسێ سەرۆکایەتەکەی حکوومەت خۆیان لە بەرزکردنەوەیان بۆ کراوە پەرلەمان بۆی کراوە سەرۆکایەتی هەرێم بۆی کراوە ئەنجومەنی وەزیران بۆی کراوە سلگە ئەمریکان بۆیان کراوە یعنی چه حەقێکی تیا بە چه حەقێک ئەو توانێت ئەو مافە لە ئێمە زەوت کات و پێشێلی بکات کە ناتوانێت پلەبەرزکردنەوە بۆ مامۆسایان کات ئەمە خۆی لە خۆیان ناعەدالەتیەکە اینجا نقطەیەکی تریش کە ئەوەیە کە کێ بە چ پێوەرێک ئەمانە ئەم پلەبەرزکردنەوەدان ئایا لە ڕووی پیاوەرەکان کە دانا بە پێوەرێکی زانستیە ئێمە پێمان وایە ئەمانە پێوەرێکی زانستی نییە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە پێوەری حیزبی ئەم پلەبەرزکردنەوەناکەن یان بەهۆی کەسی شخصیەوانێت کەسێکە شخصی ئەیناسێ پلەکەی بەرزەکاتەوە کە ئەمە خۆی کێشەیەکی گەورە لە نێوان مامۆسایانە دروستەکە و گرفتێکی گەورە دروستەکەەوەی گرفتەکە چارەسەر بکە کێشە و گرفتی زیاتر دروستەکە ئێمە پێمان باشە بە دادپەروەرانە بێت بەڵام ئێمڕۆ لەم سەردەمەیە دادپەروەریەک بەدی ناکەین کە ئەم حکوومەتە بەجێگات ئەگە دادپەروەەر بواە بۆچی لە هێزی عسکەری پلەبەرزکردنەوە هەیە بۆچی بۆ مامۆسایان نییە کەواتە هەر لە خۆیان لەسەرەوانێ دادپەروەریتیان نییە بۆیە گومانمان هەیە لەم بڕیارەکە دەریان جەنابتان لەسەر مافی پلەبەرزکردنەوەی مامۆسایان ئەڵێ چی کە لە 2016ەوە ڕاگیراوە بەداخەوە ئەو پلەبەرزکردنەوەی کە ئەوە لە 2016 بۆ مامۆسایان و فەرمانبەران بربەستێ بە شێوێکی نایاسایی ڕایان گرتووە ئەمە زوڵمێکی حکوومەتە زوڵمێکی تر لە فەرمانبەران و مامۆسایان نەکرێ بۆ ئێمە داواکارین وەکو مامۆسایان کە ئەم پلەبەرزکردنەوەی جارێکی تر دەست پێ بکاتەوە و ئەم شێوەیەکی ئەعلانیشان کردو باز دەکرێت کە بە یاسایەک بە لیژنە ئەم پلەبەرزکردنەوەی دیاریەکرێت نە ئەبێ بێت سەرەتا مافی پێشوو بژێڕێتەوە ئەنجا لە دواترە ئەم لیژنەیە چێە چۆن دەستنیشانیەکە کە بە قەنەعەتی ئێمە سەرکەوتوو نابێ و حکومەت ناتوانێت تەشخیصی بکات لیژنەی زانستی دروستەکە ئەم بڕیارە جیاوازی زۆر دروستەکە یعنی محسوبێت و چۆن ئەڵێ ئەنانیەت دروستەکە و بە دڵنیاییەوە هەردوو حیزبی دەسەڵات لیژانەکان زۆربەی سەر بە ئەوانە بن ئەڵێ لیژنەی زانستی چۆن بەڕێوەبەری یاریدە دەربە لیژنەی زانستی داهاندرێت کەوانە بەداخەوە دڵنیاین ئەو لیژنەی شەر ئاوە ئیش لەسەر ئەو تەرفیعاکە لە 2016 شەڕی داعشە بۆ قەیرانی دارایی هەبوو ئەم مافە ئەو کاتوتیان ڕایەگری مامۆستا و فەرمانبەر بە دڵێکی فراوانە وەریانگر بەڵام ئێستا نە شەڕی داعش ماوە نە قەیرانی دارایی ماوە داهاتی زۆر هەردوو حاڵەتەکە ئێستا تێپەڕی و هەم شەڕی داعش تێپەڕیەوە داهات ئەو کاتە 25 دلار و ئێستا 120 دلارە بەڕاستی لەو دەورەیە بۆیە ئێستا هیچ بیانوێکیان نەما حکوومەت و فەرقیژەکەن زۆربەی وەزارەتەکان ئەم تەرفیعیان بۆ گەڕاوەتەوە پلەبەرزکردنەوە بۆ گەڕاوەتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا مامۆستایان و فەرمانبەرانی تر ئەم پلەبەرزکردنەوە نایانگرێتەوە کە دۆکو مامۆستایەک بە هۆکاری چیە زانی کە سرکە ئەمنیەکان
ئەو مافیان پێدراوەتەوە بەڵام حاضر نین بۆ جیاوازیەکی ئەمە حکوومەتە بێ ئیدارەی و بێپلانی ئەم حکوومەتەیە بەڕاستی ینی ئیشەکان لەسەر ئەوەیە کە خۆیان ئەم جیاوازیە دروست بکەن کە ئێمە ڕێزمان بۆ برانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ کە لە خۆمانیان بە پێشتر زانین بەڵام ئێمەش هەز بە مەقبوونیەک و مەقدوریەکەکەین کە کاتێک پلەبەرزکردنەوەکە بۆ مامۆستایان و فەرمانبەران نابەسترێ بۆیە وەکو ئەوانی تر ئێمەش مافی خۆمانە و بە داوایەکە ڕاگررتنی لە بەرزکردنی مامۆستان و فەرمانبەران بڕیارێکی نایاساییانەی ستەمکارانە بوو کە حکوومەتتی هەرێمی کوردستان بە بیانووی نەبوونی پارەیە خود داهکەمی داهات لە هەرێمی کوردستانە دەری کرد هەر ئەو کات پێمان وابوو کە حکوومەتتی هەرێمی کوردستان کێشەی نەبوونی داهاتی نییە کێشەی خراپی دارەدانی داهاتی هەیە لە هەرێمی کوردستان داهاتێکی زۆر هەیە بەڵام خراپی دارادرێت بە دزی و گەندەڵی بە هەدەر ئەدرێت ئێستاش کە بڕیارێکی تری ستەمکارانیان داوا ئەم بڕیارە دەرەنجامی ئەوەیە کە حکوومەتتی هەرێمی کوردستان حکوومەتێکی سەربازی ئەمنیە بۆیە پلەبەرزکردنەوە بە هەمان شێوازی پێشووی بۆ هەموو سرکەکانی سەربازی چی وەزارەتی پێشمەرگەچی وەزارەتی ناوخۆچی هێزە ئەمنیەکانی تر بۆکو جارانی پێشوو درێژەی هەیە تەنها و تەنها فەرمانبەری مەدەنی و مامۆسایان لەم کارە دوور خراونەتەوە ئەمە گەورەترین کێشە ئەخڵکەنێ لە ناو ناوەندەکانی خوێندنەوە بە حیزبیکردنی ناوەندەکانی خوێندن و فەرمانگەکان تۆختر ئەکاتەوە و ئەبێتە هۆی مای شەڕ و ئاژاوە لەو ناو دام و دەستگاکانی حکوومەتتی هەرێمی کوردستانە ئەگەر من بەڕێوەبەری قوتابخانەیە بم بۆ مامۆسایەکی بکەم و مامۆسایەکی تری نەکەم بێگومان کێشەی گەورە زۆر لە ناو ناوەندەکانی خوێندن و فەرمانبەرانە دروست دەبێت فەرمانگەکانە دروست دەبێت بۆیە ئەم کارە سەر لە پەری ڕەت ئەکرێتەوە و کارێکە نەخزمەت بە بەرەو پێشبردننی پرۆسی خوێندن و بەرەو پێشبردننی دام و دەستگاکانە کات ئامانجی لی حکوومەتتی هەرێمی کوردستان ئامان دوو چەند ئامانجێکی هەیە لە یەکەم کوشتنی دەنگی ناڕازی لە ناو ناوەندەکانی خوێندن و دام و دەستگاکانە چونکە ئەو کاتە هیچ کەسێک ینی زۆر کەم ئەوانەیە مێنەوە کە ناڕازی دەربڕن لە بەرامبەر کارە ڕەشە بەکاری بەڵێ کەمی منێتەوە کە ناڕازی دەبن بەرامبەر کارە قێزەونەکانی حکوومەت چونکە کە تو هەر ناڕازایەکی دەبڕی لەوە چی ساڵێک پلە برزکردنەوە و لای بەڕێوەبەرەکە چون بەڕێوەبەرەکە حیزب دایناوە هەرچی لە سەدان نەوەت و نۆی ئەتوان بڵێن بەڕێبەری لە بەڕێبەری خوێندنگاکە تاگاتە بەڕێبەری گەورەترین فەرمانگە هەمومان نەزانین حیزب و کۆمیتە و ناوچە و مەڵبەند و لقەکان دایان ناون دەستی حیزب دێتەوە بۆ ناوەندەکانی خوێندە بە شێوازێکی تۆختر ئەسڵەن ئەو کاتی جیاوازێک لە نێوان مەکتەبێک و کۆمیتەیەک و مەکتەبێک و ناوچەیەک نامێنێت چونکە کادرە حیزبیەکان ئەبن بە کەسی یەکەم ئەو کە حیزبی نەبێت ئەکرێتە دواوە ئەگەر زۆر دڵسۆزیش بێت زۆر خەمخۆر بێ وە زۆر ئیشکەر بێت ئەمە تۆخکردنەوەی حیزبیە کە ئەوێ تەواوی فەرمانگەکانی هەرێمی کوردستان وەکو کۆمیتە و ناوچە و لقەکانی خوا مامەڵێ لەگەڵاکە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێمە ئاماژی پێ بکەین ئەوەیە کە ئاماژەم پێ حکوومەتتی هەرێمی کوردستان جارێ و قەرزەی کەلایەتی کە هەموو زۆربەی فەرمانبەران دوو پلە بەرزکردنەوەیان وەستا فەوتاوە جارە تۆ ئەمە میکانیزمێدانێ بۆ ژەڕانەوە ئەمە ئەنجا قسە لەسەر میکانیزمێکی تر کە چۆن دەست پێ بکەیتەوە بۆیە حکوومەتتی هەرێمی کوردستان ئەوەی کە بەلایەوە گرنگنی هاوڵاتیانی هەرێمن بۆچ ئەوەی کە بەلای ئەوە گرنگە کۆمپانیا حیزبەکانی خوانن سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان بە شانازیەوە باسیەکە کە 2 میلیارد دلار قەرزیان داوەتەوە بەڵام ئامادەنیە 2 دینار قەرزی فەرمانبەرانی باتەوە کەواتە لە ڕوانگەی دنیابینی حکوومەتتی هەرێمی کوردستانەوە کۆمپانیاکان زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگترن و ڕێز و قەدریان زیاترە پارەدانەوەی دوو کۆمپانیا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە حکوومەتتی هەرێمی کوردستان گرنگترە جەنابتان وەکو مامۆستایەک لەسەر مافی پلەبەرزکردنەوەی مامۆستایان کە چەند ساڵێکە ڕاگیراوە چیاڵێ بەڕاستی دەستبردن بۆ پلەبەرزکردنەوەی مامۆستایان وەکو پاشەکەوتەکە وایە زۆر لێکەوتی خراپی لێکەوێتەوە ئێمە داواکارن لە حکوومەتتی هەرێم بچێتەوە بۆ بڕیارەیە چکە بەڕاستی ئەم یاسایە چەند ساڵە لە ساڵی 1960ەوە جێبەجێ کراوە و هیچ ئیشکالاتێکی تیان نەبووە و مامۆستا بە پێی ئەوەی کە دەوامی کردووە فەرمانبەر کە دەوامی کردووە هیچ مشکلەیەکی نەبووە پلەبەرزکردنەوەکان جاکاریتیان نەکراوە ئێستا ئێمە گومانمان هەیە بەوەی کە ئەم جاکاریە کە دروست کراوە ئەم دەستکاری ئەم یاسایە کە ئەکرێ مەبەستەکە تایە محاسەسە و خزمێنە و کەسکەسێنە و لق و کۆمیتەکانە بەڕاستی ئێمە یعنی گومان ئەبین ناڵێن دە 100 وایە بەڵام ئەم گومانە لە هینی ڕابردویانە کە 35 ساڵە ئەم حکومدارەتی کوردستان وای کردووە کە پلەبەرزکردنەوەش بچێتە بواری تەعیناتەوە بچێتە بوارەکانیکەوە زەوی دابەشکردن هەموو شتەکانیکە کە بەداخەوە ئەوەی کە حیزبی نەبوو بێت نەیدراوەتێ دەستی حیزب دێتەوە ناو بابەتە ئەم جارە زۆر بە هینتر زۆر بە قوڵتر و زیاتر بڵێن دەستە نێرە بینی مامۆستایان و فەرمانبەران ئەجینا ئەمە ئێمە ئاگادارین نەبووە فەرمانبەرانی سێسەرۆکاتیەکە هەیە
و نەبووە برانی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆشە ینی نەوەزارەتی پێشمەرگە نەوەزارەتی ناوخۆ نەسێ سەرۆکاتەکەی هەرێم کە ئەمە وەکو جیاوکاریەکی لێ لە ناو ئەمنیەکان سلکە ئەمنیەکان بە جیاواز سەیرەکان جیاوازە بەداخەوە ئێمە هیچ جیاوازیەکمان نییە ئێمە پەروەردکاری پێشمەرگەین پەروەردکاری زابط و ئەو کەسانن کە لە ئەمنیەکانان و لە وەزارەتەکانی داخلی و ئەوانان ئەگەر بڵێم لە وەزیرەکانیش هەمووی پەروەردەی دەستی مامۆستان لەبەرەوە ژان قوتابی و لای مامۆستان بەتەکید ئێمە ینی کفری عەزیمێ زانین بە کفرێکی گەورەیە زانین کە دەست بەرێ بۆ پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران بەو شێوازە لە ساڵی 60ەوە هەیە ئەم بەم شێوازە هاتووە 4 ساڵ یا 5 ساڵ بە پێی پلەکان پلەبەرزکردنەوە هەبووە هیچ ژینێکی بۆ داننراوە هیچ کۆت و زنجیرێک و مەرجێکی بۆ داننراوە وە ڕۆشتوشە بەڵام ئەمە ئەبێتە هۆی ناکۆچی لە نێوان مامۆستایانە ئەبێتە هۆی ناکۆچی لە نێوان فەرمانبەرانە لە نێوان بەڕێوبەر و ویستم ئەوەش بڵێم لە نێوان فەرمانبەر و مامۆستا لە نێوان فەرمانبەر و بەڕێوبەرەکەی مامۆستا و بەڕێوبەرەکەی یان دەواچە بڵێ نەبێ موشریفیش و بەڕێوبەریش و مدیر عامیش ئەم پلەبەرزکردنەوە ئاگای لێبێ لەبەرەوە وای لێبێ یعنی لە 1000 مامۆستا دە مامۆستا پلەبەرزکردنەوەی بۆ نەکرێ ئەمە جیاکاری دروستەکە لەبەرەوە ئێمە پێمان ناخۆشە و ڕەتیەکەینەوە و یاساکە خۆی چۆن و چەند ساڵە چۆن بۆ هەرباوا بێ ئەوان بەداخەوە سەرراوەی کە قەرزاری ئێمن ئەمە مامۆستا هەیە من هاوڕێمە وەکو چۆن جاران کاک علی حەمە ساڵحی پەرلەمانتار حاسی بەیەکی دەرێناوە ئەو نەتان لای حکوومەتە ئەو نەتان لای ئێستا بەڕاستی هەمومان ئەو مامۆستانە ئەڵێ هەیە 7 ملیۆن هەیە 8 ملیۆن بەسی ئەم پلەبەرزکردنەوەی لای حکوومەتە بەس پلەبەرزکردنەوە ئەو لە کاتێکە یەکمان کارەبانەی کارەباکەتە بڕێ لە کاتێکە ئاو مانگێک پارەکەی نی ئاوەکەتە بڕێ یعنی بەرنمەیان هەیە کە زیاتر دەست بنێنە بینی هاوڵاتی کە ئەمە بۆ خۆیان تەقینەوەیە دروستە بێ دوایی لە کۆتاییە هەڵوێستێکی تونگ دروستە بێ بەرامبەریان مامۆستا جارێکی تر بایکۆتی کۆڵەکان کاتەوە بەس بۆم گرفتە دروستەکەن بەڕاستی لێ ناشارمەوە ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان هەبوو لەگەڵ ڕێکخراوەکانە ئەو ئۆپشنەش ئەو اختیارش لەبەر دەوی مامۆستایە کە بایکۆت کا کە زۆر شتێکی خراپە و چەند ساڵ ئێمە بایکۆتمان کرد ئەوە بوو لە بینی قوتابیان و مامۆستایانە فەراغێکی زۆر دروست بوو ناخۆشیەکی زۆر دروست بوو بەهۆی ئەوەی کە مامۆساکە زۆر ناڕەحەت بوو کە ناچووە بۆ دەوام بەڵام کە موچەکەی نەئەدرا و پاشەکەوتەکەی لێ ئەکرا و نیو موچەی ئەدرایە ئەویش مەجبور هەڵوێستێ وەرگێ ئێمە نامانێ ئەو حاڵەتە دووبارە بێتەوە ناشمانەوێ خۆپشاندانیش بەڵام ئەگەر بێت و سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزارەتەکانی معنی بەم قەزەیە و ئەنجومەنی ڕاژە کە ئێمە قسەمان لەگەڵ هەندێک لەو برادرانەی وەزارەت کردووە ئەڵێ ئەنجومەنی ڕاژە ئەم پلەبەرزکردنەوەی بەدەسە چۆن بیکا و چۆن نیکا داوایان لێەکەین کە بەڕاستی ئەو پلەبەرزکردنەوەی بەم شێوازە ڕاگرن و شێوازە کۆنەکەی خۆی چۆنەوە جێبەجێکەن بۆ ئەوەی کە لە نێوان فەرمانبەران و مامۆستایان و بەڕێوبەرەکانیانە شت دروست نەبێ و جیاکاری مەحاسەسە و خزمێنە زۆر پێوەی دیار نەبێت چکە ئێمە ئازانین زەوی وەرگتن هەر بە مەحاسەسە و حیزب بمان هەیە وەکو تۆڵەی زۆر تاڵمان هەیە هی 35 ساڵ لەمە پێش ئەزانین ئەوان چۆن هەنگاوەکانە ئەمەش هەنگاوێکی لەو هەنگاوە خراپانەیە ئەگەر نێتیشیانتیای باشە فەرمونون با بێنە پێشەوە لەگەڵ فەرمانبەرەکانە قسەکەن لەگەڵ مامۆستایانە قسەکەن ئێمە کەمپینمان دروست کردووە ڕێکخراوەکانی تایە مامۆستایی ناڕازی تایە لەگەڵ یەکێتی مامۆستایانە قسەمان کردووە تەنسیقەکەیە ئێمە ئەمانەوێ ئەوان بێن قسەمان لەگەڵکەن کە چۆن ینی دادگەری تیا دروستە بێ چۆن کارێکەن کە شعبەکان لیان ڕازی بێ ئەو گەلە لیان ڕازی بێ لە 2016ەوە ئەم مافە لە مامۆستا و فەرمانبەر وەرگیراوەتەوە ئەو کاتە شەڕی داعش بوو قەیناین دارایی هەبوو مامۆستا و فەرمانبەریش قبوڵیان کرد بەڵام دوای ئەم گرفتانە ئێستاەوە چەند ساڵە نە قەیراین دارایی ماوە نەشەڕ و نرخی ینی نەوتیش بەرز بۆتەوە داهاتی حکوومەت زیادی کردووە بۆ دوای ئەم چەند ساڵە حازنی نەمافە بگەڕنەوە بۆ مامۆستا و فەرمانبەر وڵای منیش دەتوانم بڵێمەوە پرسیارە ئەبێ ئاراستەی سەرۆکی حکوومەتکەین ئەنجومەنی وەزیرانکەین پەرلەمانی بەڕێزکەین ئەو پەرلەمانتارانەی کە پشتیوانی لە حکوومەتەکەن پشتیوانی دەنگیان نابەم حکوومەتە بە هەموو سێ حیزبەکەوە ئەبێ پرسیاران لێکەین بڵێن بۆ ئەبێ لەسەر کۆبوونەوەیەکی پەرلەمان لەسەر
مافی ئاژەڵ بکرێ بەڵام کۆبوونەوە لەسەر مافی مامۆستا نەکرێ کە مڕەبیە کە خەڵکێکی زۆر پەروەردەیە کاس بینێ ئەو پێشمەرگەی کاچێتە بەرەکانی جەنگەوە ئەگەر مامۆستا پەروەردەی کردبێت ئەبێ ئەمین بێ ئەبێ خیانەت نەکا ئەبێ وانەکە ئەبێ ئەمەش پرسیار لەوانکەیت بڵێن باشە بۆ تۆ چۆن ئەتوانی قودوەیەکی وەکو مامۆستا فەرمانبەرێکە ئیشەکان ڕابڕێنێ کە وەزارەتەکان هەمووی لەسەر کاری فەرمانبەران و مامۆستان وەستاوە تۆ ئەو دووچینە زوڵم لی ئەەکەی و دەسەنێتە بینە قاقایان و مافێکی زۆر سەرەتاییە ئەتەوێلیان زەوتکەی ئێمە قەنەعەتمان وا ئەیانوێ وەکو پاشەکەوتەکە ئەم پلە بەرزکردنەوەی چەند ساڵەمان بخۆ. لە 2016 کاتی ئەو گرفتانە دروست بوون قەیرانی دارایی و شەڕی داعشمانە مامۆستا و فەرمانبەر ئەویان بە سنگی فراوانەوە قبول کرد کە ئەو مافیان ڕابگیرێ بەڵام ئێستا ئەو خۆ چەند ساڵێکە نە قەیران ماوە نە شەڕی داعش ماوە وەزی حکوومەت باش بوو ئامادەنی ئەم مافە بگێڕێتەوە بۆ فەرمانبەر لە ڕاستیە یعنی ئەگەر سەیری مەوزوعەکەین هەر مەوزوعی پلە بەرزکردنەوە نیە ڕاستیە ئەگەر ئێمە دیقەت بین لە 2014ەوە مەوزوعی پاشەکەوتکردی موچە و هەنێ موچیان هەر نەیەوە تا ئێستا ئەمە یعنی گرفتەکە زۆر لەوە گەورەترە ئەمەشیان خسۆتە سەر مەوزوعەکە بۆیە لە ڕاستیە وەکو مامۆستایان داواکاریمان هەیە بۆ سەرجەم فەرمانبەران لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پەرلەمان بێتە سەرخەل لەسەر ئەم مەوزوعە چاو لە ڕاستیان بۆیە دەنگمان بە پەرلەماناوە بۆیە شەرعێتمان بە پەرلەماناوە خەڵک هاوڵاتی بۆی تحقیقی ئامانجەکان و مافەکانی هاوڵاتی بکرێ ئەم بڕیارە بڕیارێکی نائاساییە ئەبێ پەرلەمان ئەم بڕیارە بە لە حاڵەتی نائاساییە کاتێک قەیران و کێشەیەک دروستەبێت لە ڕاستیە کاتی قەیرانەکە ڕۆژەوە ئەبێ مافە جارێتتر بگەڕێتەوە لە 2016 تا ئێستا و بەرەو 7 ساڵ ئەچێ تا ئێستا ئەم حاڵەتە جێبەجێ نەکراوە لە ڕاستیەوە کەم تەرخەمی حکوومەتەوە بەشێکیشی لاوەچێ بە پەرلەمان بێتە سەر حکم تاکو ئەوەی کە بتوانێت مافی هاوڵاتیان و ئازادی و ئێمە لە ڕاستیە بۆچی راپەڕینمان کرد بۆچی هەوڵمانە حکوومەت و دەسەڵاتی کوردی هەبێ بۆی مافەکانمان تاقیق کاتێک ئەبینین مافەکانمان پێشێلەکرا یعنی زۆر ناڕەحەتین ئێستا فەرمانبەرانی کەرکووک ئەڵێ حەزەکەم بچینەوە سەر حکوومەتی عێراقی لێ مافەکانمان زیاتر تحقیق کراوە لە هەرێمی کوردستان لە ڕاستی ئەمە لە ڕووی نەتەواتی کێشێکی زۆر گرفت خراپە و نابێ بەم شێوازە حکوومەت مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیکە ئیتر اینجا شەڕکە فردووە 2016 مافە لە فەرمانبەر و مامۆستایان وەرگیراوەتە ئەو کاتە بۆنی شەڕی داعش و قەیرانی دارایی مامۆستا فەرمانبەر ئەو کاتە قبوڵیان کرد بە سنگێکی فراوانەوە لەبەرەو حاڵەتانە کە شەڕ و قەیرانی دارایی بوو بەڵام ئێستا بۆ نە شەڕماوە نە قەیرانی دارایی ماوە بوو حازرنی ئەم مافە بداتەوە بە هەموو فەرمانبەر و مامۆستایان حکوومەت ئیتر نازانم وەکو بڵێ لە دۆڵێک ئەژی گەل و خەڵکیش لە دۆڵێک ترێژی ئەم حکوومەتی ئێمە نازانم وا فێر هەبووە کە زوڵم لە خەڵک کە یعنی عزێتی خەڵک بە یعنی بە زۆر نەبێ ئەو شتانی کە داواکەی ناداتێ یعنی دیقەدەین هەموو ئەم مافانەی کە باسیەکەین هەمووی حەقی خۆمانە یعنی خەڵک قبولی کردووە تا ئێستا وتمانە بەهەرحاڵ کاکە شەڕ بۆ خەڵک شەهیدی بواتۆ تۆ بۆ ماڵەوە وتمانە قەیچێکە کاکە خەڵک شەهیدی بووە تۆ قەیچێکە بە ئەمە بەشێک لە موچەکەی خۆمان وەرنەگرین و با بچێتەوە بۆ حکوومەت پاشان ئەم نەخۆشی هاتە پێشەوە کۆڕۆنا ینی وە شتێکی عالەمی بوو ینی بڵین جوڵەی بازرگانی لە سەرانسەری جیهانە هێواش و سست بووە هەر قبولمان بوو مەسەلەن بڵین نەوت ئەوە دابەزی بۆ شێوە نزمە هەر قبولمان بوو بەڵام ئێستا ئەو شتانە نەماوە یعنی کە نەماوە حکوومەت ئەینجا بۆ هەر زوڵم لێەکەی بۆ غەدرم لێەکەی بۆ مافمە خۆی یعنی معقولە من ئیلا بێ ببم سەرجادە و داوای مافی خۆم کەم مەگە حاڵمان خۆشە بایکۆتمان کرد حاڵی قوتابەکانمان نابینین قوتابیمان لە پۆلی 56 بە جوانی نازان ناوی خۆی بنووسێ نازان یعنی لێکدانەکان بڵێن جەدۆلی زارم یعنی ئمە کێشەمە لە ناو ئێمە لە ناو ناوەندەکانی خۆین ئەزین حاڵ چۆنە حکوومەت خۆی خەمیەوە بخوا پێشەوەی بایکۆ دەست پێ بکاتەوە گرفتانە چارەسەر ئێمە ینی لەم کەناڵی بەڕێزیشتانەوە داوا لە حکوومەت ئەەکەین داوا لە سەرۆکایەتی حکوومەت دەکەین داوا عنی لە وەزیرە بەڕێزەکانەکەین داوا بڵین لە ستافی وزاریم حکوومەتەکەین تکایە بەو بڕیارانە بچنەوە بەحقت ئێمە جەرگمان ژانەکە کە باسێک مەسەن بێتە پێشەوە باسی بایکۆت بێ باسی خۆپیشاندان بێ بەڵام ئەها وکچونەڵی ناچارمەکەی زەختم لێەکەی زۆریم بێنی ناچارم هیچ دەرفێتێکم نیە ناچارم داوای مافی خۆم کەم یعنی جاران بە من بیرم یە ساڵی نەوەکان داهات لە گومرگەوە دەرا گومرگێکی کەم ینی بودجەیەکی زۆر کەمیش بوو 5 ساڵ جار مامۆستا پلە بەرزکردنی خۆی بۆ کراوە یان 4 ساڵ جارە بۆی کراوە سەرەڕای ئەو نەهامەتی و دامای و دەربەدەری و نەبوونی موچەیە بەڵام ئێستا خێرە لەم سەردەمەیە کە ئێستا هاوپەیمانان پارەیان بە حکوومەتی هەرێم حکوومەتی عراقی پاران هاتیە داهاتی لە گومرگەکانەوە زۆرە شەڕ نەماوە داهاتی نەوت بووە بە $100 بەرز بۆ تەوانەیە
و هەروەها لە دۆلار جاران بە 180 گۆڕیزە ئەو پارینەوتێنەوانێ بە دۆلارگەیان بە 145 ئەمە خۆی لەخۆی داهاتێکی زۆرە یعنی من خەناعەتم وایە ئەگەر ئەمانە بە عەدالەتی ئەگەر تەوزیعی نەکەن لێکەوتێکی زۆر خراپێ بێ و مامۆسایان و فەرمانبەران قەت ئەبە قوبوڵ ناکەن. لە 2016 کە مافی پلەبەرزکردنەوە لە مامۆستا و فەرمانبەر وەرگیرایەوە لەبەر قەیرانی دارایی و شەڕی داعش و کۆمەڵی هۆکار بوو بەڵام ئێستا نە قەیرانەکە ماوە نە شەڕیش ماوە و داهاتیش بەرز بۆتەوە نرخی نەوت بەرز بۆتەوە داهاتی گومرگەکان زیادی کردووە بۆ حازنین دوای ئەو هەموو ساڵە ڕایان گرت و ئێستا بیدەنەوە بە مامۆستا. ئەماشان پێ هۆکاری یەکەم ئەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن دام و دەستگا مەدەنیەکان لای حکوومەت گرنگ نین. ئەوەی کە لای ئەو گرنگە سەرکی سەربازیە دادگاکانن دادگاکانیش بۆ بەڕێکردنی کۆمەڵی کاری خوان دادوەرە بەڕێزەکان کە بەش کاگونجە کەسانی باش بن پلە بەرزکردنەوە ئەو ساڵانی پێشووتر هەر زوو بوو ئەوان گەڕایەوە بۆ ئەمانە پلە بەرزکردنە گەڕاوەتەوە چکم ئیشیان بەم دامدەستگانی هەیە بۆ بەڕێکردنی گەندەڵیەکانی خۆیان چکم ئەگەر دادوەرێک ئەگەر پلە بەرزکردنی لە بۆچێ کۆمەڵی کەیس بەدڵی ئەوان تێنەپەڕێنێت بۆیە ئەمە ئەوەی کە لە ئەوان گرنگ نییە هاوڵاتیانن دام و دەستگاکانن هاوڵاتیانی هەرێمی کوردستانن مامۆسایانن ئەمە لە سەرەتا ئەمەشان پێ بەشێکی پەیوەندی بۆیە کە حکوومەت هەرێمی کوردستان فەرمانبەری مەدەنی مامۆستان لای ئەوان گرنگ نین خوێندن لای ئەوان گرنگ نین ئەگەر گرنگ بواە هەر وڵاتێکیش ئەبێ خوێندن کە بە ئەولەویاتی ئەنج پێشەکەوێ بەڵام خوێندن لە ڕوانگەی حکوومەت هەرێمی کوردستانەوە تەنها سەری ڕیزبەندی موچەکە زۆر لە دواوەیە ئەو هەموو قسانی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە دەستگا میدیایەکان لە ڕاگاندن ئەوترێت تەنها بۆ کوڵی هەڵمەتی بانگەشەیەکە بۆ حکوومەت هەرێمی کوردستان جوانکردنی ئەو ڕۆناشرینەی کە حکوومەت هەرێمی کوردستانێکە تەنها بۆ جوانکردنیەوەیە لە واقعی کرداریە هیچ گرنگی پێدانێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕوانگەی حکوومەت هەرێمی کوردستانەوە نییە. مامۆستایان ئەڵێن ئێمە لە ساڵی 2016 کە قەیرانی دارایی بوو شەڕی داعش بوو بە سنگێکی فراوانەوە قبوڵی ئەومان کرد کە مافی پلە بەرزکردنەوەمان ڕابگیرێ کە ئێستا نە شەڕماوە نە قەیرانی دارایی ماوە ئێستا بە مافی خۆمان نەزانین ئەو پلە بەرزکردنەوەی بگەڕێتەوە لەبەرەوەی ئەوە مافێکی سەرەتایی مامۆستا و فەرمانبەرە چونکە ئەگەر بێت و فەرمانبەر و مامۆستا ئەو پلە بەرزکردنەوەی نەبێت تا ڕادەیەک سار دەبێتەوە لە کارەکەی لەبەرەوەی ئەو شتێک کە دڵی پێی خۆشە پلەی بەرز بێتەوە حکوومەت ڕایگرتووە بۆیە باسییان لەوە کرد بەپی ئەوەی کە حکوومەت پێشنیاری ناردۆ بۆ ئەنجومەنی ڕاژە لە بەرزکردنەوە بکرێت بە لێهاتووی بۆ فەرمانبەرانی مەدەنی ئەمە گرفتێکی زۆر لە قوتابخانەکانە دروستەکات لەبەرەوەی جارێکی تر دەستی حیزب بێنێتەوە بۆ ناو قوتابخانەکان ڕەنگە ئەو لیژنەی کە دێت هەڵسەنگان بۆ فەرمانبەرێک بکە یاخود مامۆستایەک بکات بە ئاراستەیەکی حیزبی بڕیاردا کێ شایستە و کێ شایستە نیە یاخود ئەو بەڕێوەبەری قوتابخانانەی کە هەموویان سەر بە حیزبن ئەو مامۆستایانە هەڵبژێرن کە سەر بە حیزبەکەی خۆیان یان لە کۆمیتە و ناوچەکانەوە ئەمریان پێکرا بێ فلانە مامۆستایەک یان فلانە فەرمانبەرێک لێهاتووترە و ئەو دەستنیشان بکە ئەمە گرفت لە نێوان فەرمانبەر و مامۆستا و بەڕێبەرەکانە دروستەکات کە داوایان نەکرد پەرلەمانی کوردستان یاخود حکوومەت خۆی چاو بە و بڕیارانە بخشێنێتەوە ئەو مافە بگەڕێتەوە بۆ مامۆستا و فەرمانبەر تاوەک بتوانن باشتر و تۆکمەتر ئیش لەسەر دەوام و کاروبارەکانی ڕۆژانەیان بکەن و دڵیان خۆش بێ بۆی کە ڕۆژانە ئەرک و دەوامی خۆیان ئەنجامەدەن بەنامەیەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تورتەوەرێکی تر بەخوای گەورەتانە سپێرم پاتان لەگەڵ